باڵێنەکانی هەڵبژاردن بەکوێ گەیشتن. هەر پێنج حیزبە سەرەکیەکەی هەرێمی کوردستان لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا لە مانگی ئەیلولی 2013دا چەندین بەڵێنیان بە دەنگدەران و هاوڵاتیانی هەرێمدا هەر پێنج حیزبەکەش بەشداریان لە حکوومەتدا کرد. لێرەدا چەند نمونایەک لەو بەڵێنانە دەخینە ڕوو. هەر پێنج حیزبە سەرەکیەکە لە کاتی هەڵبژاردندا لەسەر دوو خاڵ پێداگریان دەکردەوە. یەکەم، ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. پارتی بەڵێنیدا یاسایەکی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پەسەند بکات. یەکگرت و کۆمەڵ بەڵێنی بنەبڕکردنی گەندەڵیاندا و گۆڕانیش کە هەر لە سەرەتای دامەزراندنیەوە بەڵێنی نەهێشتنی گەندەڵیدا بوو بەوە ناسرا بوو کە زیاترین دژایەتی گەندەڵی دەکات. یەکەتیش کەمی نەهێنا و بەڵێنی هاوشێوەیدا. بەڵام لە ئێستادا و دوای تێپەڕبوونی زیاتر لە 2 ساڵ بۆ زۆربەی هاوڵاتیان ڕوون نییە کە چه هەنگاوێک نراوە بۆ کەمکردنەوەی گەندەڵی لە کاتێکدا هەر پێنج حیزبەکە هاوڕابوون لەسەر پرسەکە. دووهەم، هەر پێنج حیزبەکە هاوڕابوون لەسەر شەفافکردنی بودجە و ئاشکراکردنی هەموو زانیاریەکانی تایبەت بە بودجەی هەرێم بۆ ڕایگشتی. بەڵام نەک تەنها ئەو بەڵێنانە جێبەجێ نەکراوە، بەڵکو بەشێک لە چاودێران پێیان وایە لەو 2 ساڵەدا هەرێم هەنگاوێکیش بەرەو دواوە گەڕاوەتەوە بەو پێی شتێک نەماوە بە ناوی بودجە. هەر کام لەو پێنج لایەنە کۆمەڵێک بەڵێنی تایبەتیشیان بە هاوڵاتیاندا. بەڵێنەکانی پارتی بریتی بوون لە پاراستن و گەشەپێدانی ئازادی ڕادەربڕین و کاری میدیایی. ماگانە ڕێژەیەک لە داهاتی نەوت دەدرێتە هەر هاوڵاتیەک. بەڵام دوای 2 ساڵ کاری میدیایی نەک تەنها گەشەی نەکرد، بەڵکو نووسینگەکانی NRT لە هەولێر و دهۆک داخران لە جیاتی ئەوەی ڕێژەیەک لە داهاتی نەوت بدرێتە هاوڵاتیان، بەڵکو موچەی 3 مانگی فەرمانبەرانیش دواکەوتووە. بەڵێنەکانی گۆڕان بە نیشتیمانیکردنی دامەزراوەکان، بە تایبەتیش دامەزراوە ئەمنی و سەربازەکان و یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە، دابینکردنی لە 130 کرێخانووی کرێنشینان. هیچ کام لە بەڵێنەکانی گۆڕانیش جێبەجێ نەکراون لە کاتێکدا هەردوو وەزیری دارایی و پێشمەرگە لە بزوتنەوەی گۆڕانن. بەڵێنەکانی یەکێتی دانانی سندوقی نیشتەجێبوون و هەموو هاوڵاتیەک دەبێت خاوەنی شوێنی نیشتەجێبوون بێت. پەرەپێدانی بەرنامەی تواناسازی خوێندکاران. بەڵێنەکانی یەکێتیش هیچی جێبەجێ نەکراون. نەک تەنها سندوقی نیشتەجێبوون و پرۆژەی سۆسیال جێبەجێ نەکراون، بەڵکو بەرنامەی تواناسازی خوێندکاران کە پێشتر هەبوو ئەویش پەکی کەوتووە. بەڵێنەکانی یەکگرت و دیارترین بەڵێنەکانی یەکگرت و قەرەبووکردنەوەی کە سوکاری ئەنفالکراوەکان و شەهیدان و بەرکەوتوانی چەکی کیمیاوی بوو. بەڵام ئەو بەڵێنەش نەک تەنها جێبەجێ نەکرا، بەڵکو ئەو 150,000 دینارەی پێشتر حکوومەت لە شیرینی نەوت ماگانە دەیدایە کە سوکاری شەهیدان و ئەنفال ئەویش لە سەرەتای ساڵی 2014ەوە بەردراوە. بەڵێنەکانی کۆمەڵ هەڵوەشانەوەی دامەزراوە ئەمنیە حیزبەکانی وەک پاراستن و زانیاری و بە نیشتیمانیکردنیان. پێکێنانی دامەزراوەیەکی تایبەت بۆ دانوستان لەگەڵ بەغدا لە ژێر چاودێری پەرلەمان. بەڵێنەکانی کۆمەڵیش نەک تەنها هیچی جێبەجێ نەکراون، بەڵکو دامەزراوەی پەرلەمانیش پەکی کەوتووە. لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوودا حیزبەکان کە چوونە دەسەڵاتەوە بەڵێنە سەرەکیەکانیان و بەشی بەرچاوی بەڵێنەکانیان جێبەجێ دەکەن، بەو پێی بەڵێنێک بە هاوڵاتیان نادەن کە بزانن بۆیان جێبەجێ ناکرێت. بەڵام لە هەرێمی کوردستاندا حیزبەکان هیچ کام لە بەڵێنە سەرەکیەکانی خۆیان جێبەجێ نەکردووە. پرسیار ئەوەیە حیزبەکانی هەرێم بۆچی بەڵێنێک بە هاوڵاتیان دەدەن کە بۆیان جێبەجێ ناکرێت.